لا شاری سیتڵی ئەمریکا ئۆتۆمبیلێکی بارهەڵگر کە سەدان سندوق لاشانی هەنگی هەڵگرتبوو وەرگەڕاو بەهۆیەوە ملیۆنان هەنگ هەڵهاتن و ڕوویان لە شوێنێکی نادیار کرد. ئەوەی جێگای سەرنجە هەڵهاتنی هەنگەکان بۆتە هۆی دروستبوونی قەرەباڵغی هاتوچۆ و شەڕی ئاگرکوژێنەرەوەکانیان کردووە. ڕووداوەکە لە سەر ڕێگای سەرەکی لین ویدی ژمارە 5 ڕوویداوە و خاوەن هەنگەکان هەوڵیان داوە هەنگەکان بگەڕێنەوە، بەڵام نەیان توانیوە هەمویان بگەڕێنەوە. ئاگرکوژێنەرەوەکان هەوڵیان داوە بە بەکارهێنانی کەف و پرژاندنی ئاو هەنگەکان ناچار بە نیشتنەوە بکەن، بەڵام هەنگەکان ڕوبەڕوویان بوونەتەوە و بەشێکیان هەڵهاتوون. بارهەڵگرەکە نزیکەی 440 سندوقی شانی هەنگی هەڵگرتبوو، هەرچەندە دەسەڵاتدارانی ناوچەکە ژماری هەنگەکانیان پشتڕاست نەکردەوە، بەڵام بۆ پێی هەر شانێک نزیکەی 20,000 هەنگی تێدایە پێشبینی دەکرێت نزیکەی 1 ملیۆن هەنگ بێت.